بسم الله الرحمن الرحيم الحمد لله وحده والصلاة والسلام على من لا نبي بعده بنراني برزي كنالي أسباني آموشگاري لإواري كتير لإواركاني آموشگاريا لخزمتنا أبين بابتي أمرمان بريتيا الإحسان في العبادة شاككاري لعبادتها تشيء چون بتوانين لعبادة كان معنا شاككاري بدس بهنين وهروها هوكاري نماني إحسان وشاككاري لعبادة كان معنا تشيء وهروها سود زيانكاني هبون نبوني شاككاري لعبادة تشيء أمانو چەند پرسیارێکی تر ئاراستەی میوانی بەڕێز و خۆشەویستمانەکەین کە میوانداریمان کردووە مامۆسای بەڕێز و خۆشەویست مامۆسا هەژار حەمید بە خێراتن دەکەین مامۆسای بەڕێز هەر لە سوا قڕنەوە هەتاوەکو سلێمانی بەخێر بێت مامۆسای بەڕێز مامۆسای بەڕێز و خۆشەویست خوای گەورە ئەجرت بنووسێ ئەمەوێت لەوە دەست پێ بکەم ئایا ئیحسان لە عیبادەتە چییە؟ بێگومان ئیحسان بمعنى فراوانەکەی مانای زۆر فراوانی هەیە مانای چاکەکاری بەڵام مانەوێت تەخسیسی بکەین تایبەتی بکەین بە ئیحسان و چاکەکاری لە عیبادەتە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. داواکارم لە خوای پەروەردگار خوای گەورە پاداشی خێرتان داتە و بەردەوامتان بکات لە سەرکاری خێر ئینشاءالله. آمین ئەجمعین. لە سەردەمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هەمان ئەو پرسیارە لە پێغەمبەری خوا کرا عەلەیهی سەڵات وسەلام. ڕۆژێکان پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵ هاوڵانی لە مەجلیسێک دانیشت بوو وەکو حەدیثەکەی جبریل کە مەشهورە و دیارە سەحابە دەجێڕنەوە ڕزای خوای گەورەیان لێبێ پیاوێک هات پۆشاکەکەی زۆر سپی بوو و مووی زۆر ڕەش بوو إلى آخر حەدیثەکە چەند پرسیارێک لە پێغەمبەر دەکا عەلەیهی سەڵات وسەلام. طبعا ئەو پیاوە شێیە لە کۆتاییدا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هەواڵی پێداین وەکو چۆن هەواڵی بە هاوڵاندا فەرمووی ئەو پیاوە جبریلە سەلامی خوای لێبێ هاتووە تاوەکو دینەکەتان فێر بکات. جبریل سەلامی خوای لێبێ لەسەر شکل ئینسانێک هات چەند پرسیارێکی کرد لە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام. یەکێک لە پرسیارەکانی ئەو بوو فەرمووی یا محەممەد ئەخبرنی عن الإحسان ئەی محەممەد عەلەیهی الصلاة والسلام پێم بڵێ ئیحسان چی؟ ئیحسان بریتێ لە چی؟ پێغەمبەریش عەلەیهی الصلاة والسلام لە وەڵامدا فەرمووی ئیحسان بریتێ لەوەی کەوە أن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك. فەرمووی ئیحسان ئەوەیە کە تۆ خوای گەورە بپەرستی پەرستن بکەی بۆ خوای پەروەردگار وەکو ئەوە کەوا بە چاوەکانت خوا دەبینی. خوای پەروەردگار کە ببینی چۆن عیبادەتی بۆ دەکەی چۆن پەرستنی بۆ دەکەی ئیحسان ئەوەیە. ئەگەر کەسێکیش بڵێ آخر خۆی مەخوا نابینین لە دنیادا ئەوە فإنه يراك ئەوە خوای پەروەردگار تۆ دەبینێت. زانایان کاتێکە شەرحی حەدیثەکەمان بۆ دەکەن چەند مانایەک بۆ ئیحسان دادەنن لە عیبادەتدا بە پێی هەڵهێنجانی بابەتەکە لە حەدیثەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و وەڵامی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام چی بووە ئەوان چەند وتەیەک دەردێنن لەوانە ئیحسان لە عیبادەتدا مانای ئەوەیە کە ئینسان ئیخلاسی هەبێ بۆ خوای پەروەردگار عیبادەتێ بکات تەنها لە پێناوی خوا بیکە شەریک بۆ خوا بڕیار نەدات. و هەندێک دەفەرمون ئیحسان لە عیبادەتدا ئەوەیە کە هەستکردن بە مراقەبەی خوای پەروەردگار بەسەریەوە بۆی کە خوای گەورە دەیبینێت خوای گەورە ئاگای لێیە خوای پەروەردگار هەر هەڵسو کەوتێک هەر قسەیەک کە بیکە خوای گەورە پێی ئاگادارە و خوای گەورە دەیبینێت. و هەندێکیش لە زانایان فەرموویانە ئیحسان بریتیە لە ئیتقان الشەی هەر شتێک کە بیکە ئینجاکردەوەیەک بێ یا عەمەلێک بێ بە وردبینیەوە بیکەی و هەروەها ئیتمامه و بە تەواوی بیکەی یعنی شتێک نەبێ بە نەقسی بیکەی. بۆ نمونە ئەگەر عیبادەتێک بێ عیبادەتێک زۆر بە وردی بە وریاییەوە ئاگاد لە عیبادەتەکە بێ و چۆن هاتۆ لە شەرعدا ئاوا نەشتێکی بۆ زیاد بکەی نەشتێکی لە کەم بکەی. ئەمە ئیحسان لە عیبادەتدا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئاوا وەڵامی دایەوە. طبعا زانایان دەفەرمون بە پێی حەدیثەکە ئەگەر سەی حەدیثەکە بکەین بەرزترین مەرتەبەی عەبدایەتی لە عەبددا بریتێ لە ئیحسان ئینسان بگاتە ئەو پلەیەی کەوا پەرستن بۆ خوای پەروەردگار بکا بەڵام بە شێوەیەک وەکو ئەوە کە خوای پەروەردگار دەبینێ. ئەمە تقریبا
معنایەکی کوردی ئیحسان کورتی لە بابەتی ئیحسان لە عیبادەتدا. خوا ئەجر بنووسێ مامۆستا گیان، خوا اللهم بەداشت آمین. باتەوە. بارك الله. مامۆستا گیان بۆت باس کردین کە ئیحسان لە عیبادەتە ئەوەیە کە وا خوای پەروەردگار بپەرستیت کە خوای پەروەردگار ئەبینیت، خۆ ئەگەر تۆ ئەو نابینیت ئەوە بێگومان خوای پەروەردگار تۆ ئەبینێت کە ئەمەش پلەی مراقەبە و پلەیەکی بەرزە بێگومان. بەڵام ئەمانەوێت پرسیاری ئەو بکەین و بینەرانی بەڕێزش حتمما ڕەنگە ئێستا ئەو پرسیارە لەلایەن گەڵاڵە بوو بێت چۆن بتوانین ئەم پلەی ئیحسانە بەدەست بهێنین، واتە ئەم ئیحسان لە عیبادەت کە ئەوەندە گەورەیە کە ئەوەندە مەقامێکی بەرزە چۆن بەدەست دێت، واتە ئێمە چۆن بتوانین لە عیبادەتەکانمانە ئەو ئیحسانە بەدەست بهێنین کە ئەو مەقامە بەرزەی هەیە لای خوای پەروەردگار. پرسیارێکی جوانە فعلا. ئەگەر هەر شتێک مامۆسای بەڕێز بۆ نمونە تو دەتەوێت باسی شتێک بۆ بەرامبەرەکەت بکەیت، پێش ئەوەی پێی بناسیێنی ناتوانانی هەندێک پرسیار هەیە دەربارەی بکەیت، یان محەبەت و خۆشەویستی ئەو شتە یان گرنگی ئەو شتە بەلایەوە وەکو ئەو کاتەنێک کە تۆ بابەتەکەی پێدەناسیێنی. بێگومان ئەوە زۆر گرنگە کە تۆ بزانی ئیحسان بریتێ لە چی. ئەگەر نەزانی ئیحسان بریتێ لە چی ناتوانانی بەدەستی بێنی، دەبێت بزانی ئیحسان بریتێ لە چی. بەم کەلیمەیە شارەزابی ئیحسان لە عیبادەتدا هەستکردن بە مراقەبەی خوا بریتێ لە چی، و کە زانیت بریتێ لەوەی کە ئینسان لە عیبادەتەکانی و لە هەموو کاتێکدا هەست بەوە بکە کە خوا دەیبینێ، خوای گەورە پێی ئاگادارە، ئەوە بەچی دروست دەبێ؟ وەکو وتراوە من كان بالله أعرف كان لله أخوف. هەر کەسێک زۆر شارەزابێ بەناسینی خوای پەروەردگار لە هەموو کەسێکیش زیاتر لە خوا دەترسی. بەخوا وایە خوای پەروەردگار چی دەفەرمێ؟ إنما يخشى الله من عباده العلماء. ئەوانی کە بەڕاستی لە خوا دەترسن چێن؟ ئەوانن کەوا عالمن، شارەزان. شارەزان بەچی؟ پێشەموو شتێک شارەزان بە دەسەڵاتی خوا، بە قودرەتی خوا. بۆیە یەکەمین خاڵ کە هۆکارە بۆ ئەوی کەوا بەڕاستی ئێمە هەست بەوە بکەین کە خوا دەمان بینێ، بەردەوام ئاگامان لەوە بێ، بەردەوام هەست بەوە بکەین لە عیبادەتەکانماندا، ئەوەیە کە خوای پەروەردگار بناسین وەکو خۆی لە ناوەکانی، لە صیفاتەکانی. ئەخ ناکرێت کەسێک سوژدە بۆ خوا بەرێ بەڵام نەزانێ ئەو خوا صیفاتی ئەوەی هەیە کەوا دەیبینێت. ناکرێت کەسێک نوێژ بۆ خوایەک بکە بەڵام هەست بەوە نەکە ئەوە نەزانێت کەوا خوای پەروەردگار هەموو ئەو کەلیماتانی کە ئەم عەبدە دیڵێ خوا دەیبیستێت. ناکرێت. بۆیە لەوانەیە عەبدی وەها بێ پەرستن بۆ خوا دەکا بەڵام بڵێ وەرە باشە ئەو خوای کە تۆ دەیپەرستی بۆ مۆسف بکە، خوا لەوانە نەزانێت بۆ دۆسف بکە مامۆستا. بەڵێ بێگومان ئەمەش خەلەلە بەڕاستی. بۆیە هەتا زیاتر ناو صیفاتی خوا لی شارەزابی زیاتر خوای گەورە دەناسی، و کە زیاتر خوای گەورە دەناسی بە بێگومانی زیاتریش لێ دەترسی و زیاتر هەست بەوەش دەکەی کە پەروەردگار بەردەوام ئاگادارە پێت و بەردەوام پەروەردگار دەتبینێ. بۆیە خاڵی یەکەم وتمان ئەوەیە کە بزانی ئیحسان لە عیبادەتدا چیە. خاڵی دوم ئەوەیە کە ئینسان یعنی دیراسی ناو صیفاتەکانی خوای گەورە بکە. ئەمەش ئاسانە، علم و زانستی خوای پەروەردگار هەبێت. بەڵێ طبعا ئەوەش ئاسانە مامۆستا. لەوانەیە کەسێکە بە ئێستا لە بینەران بڵێ باشە ئاخر ئەمن خۆ من ئەو شارەزای منە بڕۆم کتاب بخوێنمەوە و دیراسی ئەو بابەتە بکەم کە تۆ باسی دەکەی. بەڵێ بەڵام سوپاس بخوا ئێستا ینی ڕێگەی بەدەستهێنانی عیلم ئاسانە. مامۆستایان هەن چەندەها کتابیان دەربارەی ئەو بابەتە شەرح کردووە و ڕوونکردنەوەی ڕوونیان داوە، و چەند مامۆستا هەن کەوە الحەمدولله ناوەکانی خوای گەورەیان ڕوون کردوێتەوە، شەرحی ناوەکانی خوای گەورەیان کردووە. ئەمە وا دەکات محەبەتی خوای گەورە لە دڵماندا زیاتر دەبێ، ترسی خوا لە دڵماندا زیاتر دەبێ. کە ئەمە دروست بوو تۆ کاتێک کە دەچێت ناو نوێژەوە بۆ نمونە وەکو عیبادەتێک کە دەچێت ناو نوێژەوە گومانی تێدا نییە ئەم مانایانەی کەوا لە دڵتدا لە بەرت کردووە، لە دڵتدا وەرد گرتووە، لە کوێژ وەرد گرتووە لە ناو صیفاتەکانی خوا، ئەمە وا دەکا دێتەوە. چکە تۆ بەرامبەر بە ذاتێک وەستاوی کە جیاواز لە هەموو ذاتەکانی تر بەڕاستی. تۆ بەرامبەر بە پەروەردگارێک وەستاوی کە هەرچیەک کە لە زوبانت دێتە دەرەوە نەکرد ئەوەی کە لە دڵتدا هەیە پەروەردگار پێی ئاگادارە. جا ئەگەر ئەمە لە دڵماندا هەبوو گومانی تێدا نییە، هەستکردن بە مراقەبەی خوش لە دڵماندا دروست دەبێ و بەردەوامیش بوونی دەبێ.
والله ما قربي أقام ولا ناو صفات إخوة وثمان خوا ده برسين شون والله جابوكم دايك متوتي نوش بك خوا برسو مش دي برسو والله ما خب بوشي دي برستي أخي شو ده برستي ني ناسي ونزاني بالتأكيد هزبون هسكردن بمراقبة نابت شون كدي قد بقرا إحسان شونه إحسان بما أن فراونا كيوكو جنابت باسي تكرد زورش الدقلته بلام إحسان لعبادة ده ما ناي بيواندين يوان عبد بخواي پروردگاره بلام يوم تو بيواندين لقال هر ذاتك هبيده بي أو ذات بناسي أو جا بيواندي كد بهز دبي لقلي ونيا عبدش كبيواندي لقال خوا بهز بيده ببيناسي أو كاتب بيواندي كي بهز دبي والله واجر بن سلام صاجان أمد لقصة كانت برسالك دركم بلام بو دعي أمريكا ما مصاجان أتوين بلين علم بون بعقيدة ببيرو باوري إسلامي بناو صفات كاني خواي بيرودغار كأشرف العلوم أبيته هو كاري زور جورا بوي كإنسان بقاته مقامي إحسان لعبادته أما معناي قصة كاني برزت بو بس ما مصايب برزوك وشون ما جد بيكر كلمعناي إحسان تيبقين وهروها علم من بخواي بيرودغار هبت أجين أو بلايا كإنسان جيشت أو بلايا تشسو ديغور أجريت بم جيشتن بو بلايا تشسو ديغ لعبادته غير أجريت بلايا خواي بيرودغار شون أبيت قوماني تدانيا بارسترين بلا نوع بدايتي دا أويا كخواي قوري خوشي بوي ونيا خوشوستيني خواي پروردگار بلين شو برزة چونك اگر إنسان خواي قوري خوشي بوي ببي قوماني وكل حديث قدسي كذا هاتوا هل أندامك لا شك همانا خواي قوري أرمتي من دا همو أندام كان لا شمال رزامندي أو بكار بينين إصلاح يكاد بله بالتأكيد طبعا خواي قورش ده فرمي والله يحب المحسنين خواي قوري چي خوش دبي چاخ كاراني خوش دبي اگر چاخ كاري بما نفراوانيا كي سبب بو خوش وستيني خوا قماني تداني إحسان لعبادة ده سببك الرئيسي بو خوش وستيني خواي پروردگار بيقومان اما دسكوتكي قوري براستي من نازانم اگر لهر كسيك برسيار بكي لسلوي بدا سيناني خوش وستيني خوا بو خود چيتر هيا ورترين هولا كم مسلمانان وباورداران هو يبود اگر خوا اما خوش بوي دمان سوتيني خواي پروردگار حبيبي خوينا خاطا اگر ونيا بيقومان بهشت من دست دكويانا خواي قوري بهشت من بنسيب دكا بيقوماني بويا إحسان يكسر ربط بشي وشي بيو بس راوتو چونا بهشت در بازبون لجهنم أما براسي بس بو فضل قوري إحسان إحسان هل جزاء الإحسان إلى الإحسان پاداشتی چاکە بە چاکە نییە بێگومان نەک پاداشتی چاکە بە چاکەیە ئێمە لە دنیادا ئینسان بەچی دڵی ئارام دەبێ بەوە دڵی ئارام دەبێ کە هەز بکە ذاتێک هەیە ئاگای لێیە لە ناڕەحەتیەکان بەهانای دێ بە فریای دەکەوێ هەز بەوە بکە پەروەردگارێک بەردەوام دەیبینێ بۆیە حەرەکاتی سەکەناتی بەپێی ئەوە دەبێ کە ئەو ذاتی کە دەیبینێ بۆ ئەوەی ئەو ڕازی بکە بەپێی ئەو شێوازە دەبێت کە ئەو داوای لێ کردووە ئینسان بەپێی شرعی خوا بڕوە مامۆستا قەت تووشی ناڕەحەتی نابێت بۆیە ژیانێکی پڕسەلامەتی دەست دەکەوێت ئەمە دەستکەوتنە لە هەستکردن بە مراقبەی خوایانە دەستکەوتنێکی گەورەیە بۆیە ئەوانەی کە دیندارن هەستیش بکە ئەوانەی کە دیندارن ژیانیان زۆر مرتاحترە زۆر خۆشترە لەوانەی کەوا دوورن لە خوا و لە دینداری بێگومان هەم لە ناخیان و هەم لە واقعی ژیانیشیان کەمتر شەشیان هەیە زۆر ڕاست ئەو باوکەی کە مناڵێکی هەیە کە دیندارە کوڕێکی هەیە کچێکی هەیە کە دیندارە کێشەی زۆر کەمترە لەوەی کەوا لە نێرگەلەخانە و لە شوێنی خراپ و لەگەڵ هاوڕێ خراپ و بۆ شوێنی خراپ دەڕوا و نوێژ ناکە و خوا ناناسێ و زۆر کێشەی کەمترە ئەمە هەموو باوکان هەست بەوە دەکەن ئەو ماڵەی کەوا هەستکردن بە مراقبەی خوا تێیدایە بەختەوەری خێزانی تێیدا زیاترە وەک لەو ماڵەی کەوا هەستکردن بە مراقبەی خوا تێیدا نییە ئەو جەمە مەستا هەموو عیبادەتێک تام و چێژی هەیە ئەگەر کەسێک هەست بەوە نەکا کە خوا دەیبینێ هەست بەوە نەکا کە خوای پەروەردگار پێی ئاگدارە ئەوەی کە دێڵی خوا دەیبیسێت ئەگەر ئەوەی تێدا نەبێت تام و چێژ لە عیبادەت ناکە دەچینە مزگەوتێک بەڕێز پێدا بڕۆ زۆرێک لە نوێژخانەکان پرسیاری لێ بکە کە نوێژەکەمان تەواو کرد تام و چێژی لەو نوێژە کرد دەڵێ نەخیر لەوانەیە هەستیش بۆ بکە سوجدە دەبا ڕکوع دەبا هەڵدەسێتەوە بەس تامی لێ ناکە
لذة عبادات بيغمبر عليه الصلاة والسلام في كردوين كليب كين لذة عبادات شتيكي جرينجا بيغمبر عليه الصلاة والسلام دي فرمو يا بلال أرحنا بها يا بلال حسب ربان بدبوي كوائما ببانك دانك بنوش كردنك مرتاح بين إسراحات بكين شوفوا لما ناقيت يجيشتون لحقيقتكي بلى بويا تاموتشج من بيدا بخشيك لغير هسكردن بمراقبة إخوة لغير إحسان لعبادت دا كبو ماني كواباس مان كرد بلى كإنسان نتي خالص ببخوا نوش بكا بخوا عبادت بكا بو بدا سينان رزامن إخوا بك لغير أوا تاموتشج لعبادت ناك عبادتي أمن وكن نمونيك مع بود بين موا أما دلين إحسان لعبادت دا أقربلين لعبادتك عبادتك ورقلين كنوجه إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر مقاعده نويش ما نعى بو خرابة يعني كسي كان نويش كربو نويجي كرد نويجي خويد نويجي أنجام دا أم نويش كرد نيدبي وابكا لخرابة بيجرتو بلام كي كاتي كوا هس كردن بمراقبة إخوة تدابو كإحساني تدابو عبادة بس كتيدا أنا بو واقع كده بينين نويش خوينا بلام بنا بخوالاني لفاحشة نقرته نوش خوينا بلام لواني لقصي خراب ولا بهتان ولا درو يعني لزوجتي خراب نقرتو لغج نقرتو بو خلل لدوشت يا أوتا بواقعين نويش لخرابنا جرتوك مجواني لبروي وعدي خوا تواوا قصي خوا تواوا ومن أصدق من الله قيلا خوا دفرمي نوش لخرابته تنجرتو طاو يقين ما اندبها بلو أدي بو فلان كز نويش دكا بلام لخرابنا قرتو خلل لنوش خوينا كيدايا نوش خوينا كي ديارة تواوني ديارة نوجي كي خوندوه كرتشوكال نوجي كي واقعي وحقيقي تواوني أو كلا شرع داوي لكراو والله أعلم جابويا سودي إحسان العبادة دا أمشتاني وزور شتيتريشكا وعندك كفاية وأجل بن سلام صجان أجمعين بارك الله فيك ما صجان أمويت برساري وبكم زاني من ك أو معناي إحسانا وهروها زانيش من ك شن سودي كد أماجة بيكد ك أجر أم إحسانا هبيت أو كاتا أو بلي بندو عبادتكيتي كخواي بردار خوش إيو لأجر دوري خاتو إباش أجر بيتو إحسان لعبادة دربهنين واتا أو عبادة إحساني تيانا بيت هرسن أماجت بيكرك أو وكو تشون نوجيشي بيروح أبي عبادتيشي بيروح أبي لذتي تيانا بي بلام لو زيادة المعنى بيت بمان باس بكي كآية زيانة كاني درهناني عبادة إحسان نماني إحسان لعبادة كانت شيء يكم خال يكم زيان جستيك ما مصابيه إنه بيشتاو من با نجيكي زور جوان به بس روحي لي بين درو دوای مدەیەک بۆ گەنەکە ونیا بۆی ناخۆشە بێت تێکە چێ دەبێت بیشارینەوە دەبێت لە خۆمان دووری خەینەوە هیچ سوودێکی هەیە جەستەیەکی بێڕۆح بێگومان نەخێر مردوویەک بێنە بە چەقۆ بکەوە سەری گۆشت لە لاشێ بکەوە دەتوانێت بڵەوام لێ مەکە ناتوانێت عیبادەتێک کە ئیحسانی لێ هەتە دەرەوە وەکو کە جەسەدین لا ڕۆحە فیه هیچ ڕوحێکی تێدا نییە وەکو ئەوە وایە وەکو جەسەدێک وایە کە سەری نەبێ وەرە جەستەیەک بێنە سەری نەبێ دەتوانێت بۆ شوێ بڕوا ئەمە ڕێگەیەکی چاکە ئەمە لێرە چاڵێکەیە لێرە کۆتایی پێ هاتووەتەوە کۆتایی پێ هاتووە بۆیە دەڵێن عیبادەتێک کاتێک بۆ قیامەت سوودی دەبێ کەوا ڕوحی تێدا بێ ڕوحەکەشی چییە؟ ئیحسانە خشوعە بۆ نوێژە خشوعە أي قرتي نبو پیغمبر علیه الصلاة والسلام نمونهش بو هناوینەتەوە ئەها بۆ من باسی نوێژ دەکەم مامۆستا دەفەرمێ کەسی وهەیە نیوەی ئەجری نوێژ خوێندنەکەی دەست دەکەوێت کەمتر سێیەک وەرە خوارەوە ئیوهە هیچی دەست ناکەوێت تەنها فەرزەکەی لەسەر لاچێت تەنها لەسەری نادەچێت تەنها وەکو ئەجر و پاداشتی دەست ناکەوێت دقت بگرە تەنانەت ئیوا هەیە 6 ساڵ نوێژ دەکات نوێژی لێ وەرناگیرێت باشە ئەمە بوو ئاخر لەبەرەوەی نوێژێکی بێڕۆحی کردووە پرسیارەکە ئەوەیە ئێستا ئێمە لەم مەجلیسە پێکەوە دانیشتوین ئەتوو پرسیار لە من دەکەی ئەسا بۆ منە باسی ئیحسان پرسیار دەکەی وەنی ئەمنیش دەچم باسی تەراز و بازیت بۆ دەکەم باسی مۆزوعەیەک باسی ئەو چیەوە بەرنامە بۆ وایە ینی ناوەکەی و پرسیارەکەی و ناوڕۆکەی دووشتی لێک جیاواز کەسێکیش دێ الله ئەکبەر نوێژدا دەبەستی ماناکی ئەوەیە یعنی خۆی گەورە لە هەموو شتێک گەورەترە لە هەموو شتێک گەورەترە ئەوەی کە
ئەو هەیەی لە دنیا ئەوەی کە هەیە لە دنیا خۆی گەورە لە هەموو شتێک گەورەترە وانە تۆ لە ناو نوێژدا ئەمە نوێژی دابستاوە لە بیداهەت گوتوتی خوا لە هەموو شتێک گەورەترە دەبێ ناوەڕۆکەکە لەگەڵ ناوەکە بێتەوە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين سباسي خوا دەکە بەڵام ئەو فکری لە شوێیە معاملە و تیجارەت و کڕین و فرۆشتنەکەی گەنجەکە لای عاشقەکەی وانە پیاوەکە لای شێشە خێزانیەکەی مناڵەکە لای خوێندنەکەی ئیلە ئاخیری فکری دەڕوە کە سەلام دەداتەوە ئەوە چەوە خۆ من نوێژم دەکرد تەنها لاشەکە ماوە و بەڵام ڕۆحەکە ڕۆشتووە. ئەمە شایستی ئەوەیە کەوا ینی ئەو ئەجری دەستکەوێت طبعاً زانیان قسەیەکی زۆر جوان دەکەن مامۆستا دەفەرمون جاری وایە دوو کەس دەتەنیژ یەک نوێژ دەکەن نوێژ عیبادەتێکە دوو کەس دەتەنیژ یەک نوێژ دەکەن سبحان الله دەفەرمون هەردووچیان پێی دەوترێ نوێژ فڵان کەس نوێژ دەکە فڵان کەس نوێژ دەکەن لە تەنیژ یەکن لەوانە جەماعەتیش دابن بەڵام جیاوازیەکان دەفەرمون بەقەد ئاسمان و زەوی جیاوازیان هەیە الله بەقەد ئاسمان و زەوی بێگومان ئەمە بەچیە بەنێتەکەیەتی بە ئاگا لێبوون لە نوێژەکەیە بە تێگەشتن لە نوێژەکەیە باسکردن بە مراقبەی خوایە ئەمما کەسێک ئاگای لە نوێژەکەی نەبێ ئەوە بەڕاستی عیبادەتێکی بێڕوحە ئەو جا گوتم ئەگەر جەستەیەک کە ڕوحی تێدا نەبێ هەموو ینی ئازارێک کە ئازاری بدەی بێ ئاگایە ئەگەر نوێژێک عیبادەتێکی بێڕوح کرا تەماشا دەکەی تاوان دەکا ئەبەلای و ئاساییە برا تۆ تاوانت کردو تاوان خوا لێت تووڕە دەبێ جا چیم کردو کاکە چیم کردو لەوانەیە تاوانەکەی لە شەرعدا تاوانی گەورە بێ بەڵام لای ئەو نە حسابی بۆ ناکە. پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام ها باسی منافق دەکا منافق طبعا نوێژ دەکا ها بەڵام نوێژێکی بێڕوح دەفەرم پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام دەفەرمێ وەکو چی واسەری دەکا وەکو ئیمەشێک لەسەر لوتی بێ ئاسانە ئەواشی دەکا و مەشتەکە هەڵدەفرێتەوە منافق ئاوا هەز دەکات تاوانی کردووە کەسێک کە عیبادەتی کرد بەڵام عیبادەتێک کەوا هەستکردن بە مراقبەی خوای تێدا نەبوو ئەو خراپەیە چۆن ئەو جەستەیە ئازاری بدەی ئاگای لێنێ دەکەوێتە ناو تاوانەوە ئاگای لێنێ کەوتوتە ناو تاوانە و تەواو ڕۆچۆ لە تاوان ئاگای لێنێ بۆیە ئەمە بەڕاستی زەرمەندێکی گەورەیە و ئەوجا عاملة ناصبة تصلى نار حامية ئیواهەیە ئیش دەکا عیبادەتیش دەکا بەڵام وتمانێکێک لە مانەکانی ئیحسان زانایان کە بۆی دادەنێت چی ئیخلاسە کابرا چاکە دەکە سەدەقە دەکە خێر دەکە نوێژ دەکە بەڵام ئیخلاسی نییە عاملەیە ئیش دەکە بەڵام سوودی پێ ناگەێ هیچ سوودێکی نییە بووی ئەمە لە ئاخیر چێ زەرمەندە دڵی خۆشە ئیشم کردو نوێژم کردو عیبادەتم کردووە قورئانم خوێندووە بەڵام دوایی یەکێک لەو کۆمەڵی کەسانی کەوە پێغەمبەر عەلەیهی سەڵام دەفەرمێ یەکەم کۆمەڵکەوە ئەگری جەهەنەمە پێخۆش دەکرێت سێ کەسن نەیفەرموو بێ باوەڕە و نەژی فەرموو منافقە فەرموو کەسانێکن علمی پێ بووە قورئان فێر بووە ماڵ و سامانی بەخشیوە جیهادی کردووە جیهاد ئەلێرە پێم خۆش هەڵوێستەیە بکەین مامۆستا زۆر کەسەیە دەڵێ ڕیا تووشی من دەبێ ڕیا تووشی من نابێ کەسێک گیانی خۆی دەبەخشێ نازانم لە دوای بەخشینی گیان هیچی تر ماوە تووشی ڕیا دەبێ لەو کاتەدا کە گیانی خۆی دەبەخشێ چۆن تووشی من و تۆ نابێ براکە بێگومان بۆیە تەماشا دەکەی کردەوەی چاکیان کرد بەڵام ئیخلاسیان نەبوو بوون بە سەبەبی گەرمکردنی جەهەنەم خوا پەنامان بدە هەموو لایەکمان خاڵس بکە بارەکە ئاجر بنووسی مامۆستای بەڕێز زۆر بەخێراتن تەکەین بەڕاستی ئەرکت کێشە خوای پەروەردگار بیخەتە تەرازوو چاوەکانتەوە ڕەحمەتی خوا لێبێ بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەوەی کە لە وەڵامەکانی مامۆستای خۆشەویست تێگەیشتین ئەوەیە کە ئینسانی موسڵمان هەوڵ بدە لە مانای ئیحسان تێبگا و بزانە چاکەکاری چێ لە عیبادەتە ئەمەش بە فێربوونی علم و هەروەها زانستبوون بە ناو سیفاتە بەرزەکانی خوای پەروەردگار بەدەستێت کە ئینسانی موسڵمان کەمتر خەمیتیانەکە و ئەومان زانی کە سوودی گەورەی ئیحسان لە عیبادەتە ئەوەیە کە خوای پەروەردگار خۆشتی ئەوێ و لە دۆزەخ دوور تەخاتەوە و زیانە گەورەکەیشی ئەوەیە کە ئەو عیبادەتە بێڕوح ئەمێنێتەوە کە بێگومان هیچ مانایەک نامێنێتەوە بۆ کردەوە کە ئەنجامی ئەدەیت ئەمانە و چەند سوودێکی تریش کە ڕەنگە هەرێکێک لێوە ئێستا سوودی وەرگرت بێت لە قسەکانی مامۆستای بەڕێز و خۆشەویست و بابەتی ئیحسان مراقبەکردن و هەستکردن بە مراقبەی خوای پەروەردگار بەسەرمانەوە لە باقی کایەکانی ژیان لە معاملە و کڕین و فرۆشتن ئینشاء الله لە ئێوارەکانی تری ئامۆژگاریە لە خزمەتانە ئەبین بۆ ڕوونکردنەوەی داواکارین لە خوای پەروەردگار ئەم بەرنامەیە جێگە ڕەزامەندی خوای پەروەردگار و پاشان سوودگەاندن بێ بە ئێوەی خۆشەویست و بەڕێز هەتا ئێوارێکی تر لە ئێوارەکانی ئامۆژگاری
خواتان لەگەڵ والسلام عليكم ورحمة الله وبركاته.